باسەری عراق بکەین. ئێمە لە عراق سیستەمێکی فیدڕاڵیمان هەیە، بەڵام فیدڕاڵیزم تەنها شتێک نییە کە تەنها لەسەر پەڕ بێتن، لەسەر وەرەقە بێتن، دەبێت جێبەجێ بکرێتن. باشە تۆ باسی زۆر بابەت کرد، بابەتی بنیاتنانی شێوازێکی نوێ کرد لە سووریا، هەروە لە عراق لە فیدڕاڵێت هەیە، فیدڕالیزم هەیە لە چوار شێوەی. ئەمە ئێوەش حکومڕانن لە هەرێمی کوردستان. ئایا پێتان وایە کە کارێکی باشەوە لە سووریاش فیدڕاڵی بە کورد بدەوەک ئەوەی کە سەرۆک بارزانی ئاماژەی بۆ دەکات پشتیوانی خۆی دەربڕیوە بۆ ئەوەی کە لایەنە کوردیەکان بێکەوە بە بێک تیم بچنەوە دیمەشق وە کار بکەن بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ لە سووریا. تۆ پێت وایە کە هیچ شێوازێکی مرکزی یان فیدڕاڵی ئەم دوو شێوە جیاواز لە سووریا جێداکرێتەوە؟ سەرڕای ئەوەی کە ئاڵنگاری هەن. باسەری عراق بکەین. ئێمە لە عراق سیستەمێکی فیدڕاڵیمان هەیە، بەڵام فیدڕاڵیزم تەنها شتێک نییە کە تەنها لەسەر پەڕ بێتن، لەسەر وەرەقە بێتن، دەبێت جێبەجێ بکرێتن. ئێمە کەم و کوڕیمان هەیە لە جێبەجێکردنی دەستوور. فیدڕاڵیزم ئێمە پێمان وایە فیدڕاڵیزم بابەتێکە کە باشترین سیستەمە بۆ عێراق، بەڵام زۆربەی خەڵکی عێراق دەنگیان پێدا و دەنگیان بەم دەستورە داواکەیە. ئەمە سیستەمێکە کە لەسەری بەڵێن بە خەڵک دراوەکە باش بێتن و فیدڕاڵیزم وەک لە عێراق وەک خۆی جێبەجێ نەکراوە، کاتی خۆی کە تۆ سیستەمێکت هەبێتن و سیستەمەکە خۆی جێبەجێ نەکرێتن.